وڵاتە سەبارەت بە هەمواری یاسای بودجە کە پەیوەستە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بە شێوەی ڕاستەوخۆ لە هەڵەبجە و میوانمان لەگەڵە ئارام قادر شارەزای نەوت و غاز. کاک ئارام سڵاو لێ بە زۆر بەخێر هاتی. پاش هەمواری یاسای بودجە پێت وایە نزیکترین کات بۆ هەناردەکردنەوەی نەوت کەیە؟ واتە ئایا دوای ئەم هەموارە لە نزیکترین کاتە هەناردی نەوتی هەرێم دەست پێ کاتەوە؟ سڵاو لە ئێوەش، سڵاو لە بیسەران و بینەرانی کورسات. طبعاً هەڵبەتە ینی دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوت یەکسەر بەم ڕاستەوخۆییە یا بەم خێراییە نابێت. هەڵبەتە ماوەیەک یاخود فترەیەکی پێچێت تاوەکو 15 ڕۆژ لە بەردەم سەرۆکۆماری عێراقدایە بۆ پەسەندکردنی بڕیارەکە تا ئەوەی کە بڕیارەکە بچێتە بواری جێبەجێکردنەوەوانێ، ینی تەنفیز بکرێت و پاشان لە جەلاهیدی وەقاعی بڵێن لە وەقاعیە بڵاو کرێتەوانێ. پاشان دوایەوە ئەگەر هیچ ئیشکالیەتێک نەبێت، ینی ئەم پرۆسەیە کۆی پرۆسەکە 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ دەخایەنێ، 15 ڕۆژ پەسەندکردنی دوایەوەی بڵاوکردنەوە. ئەگەر هیچ کێشەیەکی تیا نەبێت و بڵاو یان بڵین سەرۆکۆمار نەیگەڕێنێتەوە بۆ پەرلەمان، ئەوە ئەو کاتە ئەم بڕیارە یاخود ئەو قانونە دەچێتە بواری جێبەجێکردنەوە و جێبەجێ دەکرێت. بەڵام ئەوەمان بیر نەچێت، ینی قانونەکە ڕاستە دەچێتە جێبەجێکردنەوە، بەڵام لە خاڵی دووە ئاماژە بەوادا کە لیژنەیەک پێک دێنرێت، لیژنەیەکی فەرعی لە نێوان وەزارەتی سامانە سروشتیەکانی عێراق و هەروەها وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان، هەردوو وەزارەت تا هەوڕادەیە پابەند دەبن بەوەی کە ئەم لیژنەیە کە پێک دێنرێت لەم دوو وەزارەتەوە هەروەها بەشداری بڵین کۆمپانیا بیانیەکان و هەر لایەنێکی دیکەی بیانی کە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بەشدار دەبێت. ئەگەر ئەم لیژنەیە لە ماوەی 60 ڕۆژە ئەم کێشەیە یان بڵین هەڵسەنگاندن بۆ بڕی هەناردا، تەبعاً هەردووکێتی بڕی هەناردا دەبێت دەستنیشان بکرێت تا چەندێک دەنێرێ، یانی هەرێمی کوردستان توانای ناردنی چەندێکی هەیە و هەروەها بڕی بڵین کریت تێچوونی کۆمپانیاکان بڵین لە حەقلێک بۆ حەقلێکی دیکە چەندێک دەبێت ئێمە خۆمان نەزانین. پرسیارێکم هەیە ئێستا بەڕێستان باسیەوەتان کرد کە ئەبێ هەڵسەنگێندرێ ئاخۆ هەرێمی کوردستان چەند توانای هەیە. دواتر دێمە سەر و بابەتە، بەڵام لە ئێستاە سەرەکی ترین پرسیارمەوەیە کە ئایا کەرتی نەوت بەم جۆرە ئەچێتە ژێر دەسەڵاتی سۆمەوە، ئەمە پێگەی وزەی هەرێمی کوردستان لاواز ناکات؟ خۆی طبعاً وەکو پێگە ئێمە جارێکا دەوڵەتێکی سربەخۆ نین، یعنی تاوەکو دەوڵەتێک بین دەوڵەتێکی دیکە وڵاتێکی دیکە دەست بگرێت بەسەر نەوتەکەمانە ئەو هەناردەیکەوە. ئێمە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقین بە پێی یاسا و دەستور و هەرێمێکین لەم وڵاتەداوە. عێراق بەرپرسیارە یاخود پێویستە داهاتە ئیتیحادیەکان بگەڕێتەوە بۆ خەزانەی گشتی دەوڵات بۆ عێراق کە وەزارەتی دارایی عێراق بەرپرسیاری یەکەمە لە کۆکردنەوەی کۆی ئەو داهات و سەروەت و سامانەی کە لە کۆتا خاڵی عێراق لە جنوب تاوەکو باشوور ڕۆژهەڵات ڕۆژاوای عێراق هەموو داهاتێکی ئیتیحادی کە کۆکرێتەوە وەزارەتی دارایی لێ پێرپرسە لە کۆکردنەوەی ئەم داهاتانەدا. بۆیە ئێمە لە وڵاتێکی جیاوازانین تاوەکو بڵین ئیتر نەوتی خۆمان سەروەت و سامانی خۆمان لەدەست دەدەین و دەچێتەوە چوارچێوەی عێراق و ڕێک دەخرێتەوانێ. ئەم ڕێخستنەوەیە لە مەسلحەتی هەرێمی کوردستانە بەڕادەیەک لە بەرژەوەندی موچەخۆران، فەرمانبەران، بڵین کۆمپانیاکان و بازاڕی کار و بژاندنەوەی ژێرخانی هەرێمی کوردستان بەو ڕادەیەی کە کاتێک ئەم لیژنەیە هەڵی دەسەنگێنێ هەرێمی کوردستان توانای هەناردەکردنی 300 بەرمیلی هەیە. ئەو 300 بەرمیلی ڕۆژانەیە داهاتەکەی حکوومەتی هەرێم دەنگی زاڵە لە بەرامبەر حکوومەتی عێراقدا کە دەڵێ من ئێستا بەشدارم بە قەبارەی 300,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لە داهاتی گشتی عێراقدا. پێویستە لانی کەم ئەو سەبارەت بەو توانایە
دیاری کراوە کە هەرێمی کوردستان بە بەردەوامی 400,000 بەرمیل نەوت ڕۆژانە ڕادستی سۆمۆ بکات. ئایا ژێرخانی نەوتی هەرێمی کوردستان توانای ئەو قەبارەی هەیە ئەسڵەن هەرێمی کوردستان ئەتوانێت بە بەردەوامی ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆ بکات؟ لێرەدا ئەو مانچێتە گەورەیەی وەزیری سامانە سروشتیەکانی ڕابردوود بیردێن مەوانێ بە ڕێزاشتی ئەورامی تازە وەکو ئەڵێ کۆچی دوایی کردووە خوا ئافووی کە هەرچیەک بوو تازە ڕۆی مانچێتێکی گەورە بەرەو 1 ملیۆن بەرمیل نەوت. طبعاً ئەم مانچێتانە ئەم قسانە ئەم بڵاوکراوانە یعنی بوو بە چۆنەڵی مینەتێکی گەورە بەسەر هەرێمی کوردستانەوە. هەڵبەتە ئێمە بەڵێ دەزانین کە توانا و قودرەتی بڵین ژێرخانی هەرێمی کوردستان لە ڕووی نەوتەوە لەو ئاست و لەو هینیان نەماوە. پێشتر بەڵێ زۆر باش بوو، بەڵام بە هەڵکەندن و بە دەرهێنانی بە شێوازێکی نازانستی بە تایبەتی لە ئەو کێڵگە نەوتیانەی بە تایبەت کاک دەکەوتنە بڵین بە زمانی خۆمان کە دەکەوێتە سنووری دەسەڵاتی یەکێتیەوە زۆر بە نازانستیانە و بە بەرنامە نەوتەکانی دەردێنراوە و بە تایبەتی شیوا شۆک کە باشترین جۆری نەوت بوو زۆر بە نازانستی نەوتەکەی دەردێنراوە. بینین ئێستا بە ڕێژەیەکی زۆر ئاسی یەدەکی نەوتی و کەلگەیە دابەزیوە. کاک ئارام باسی شێوازی زانستیانەی دەرهێنانی نەوتتان کرد. پێکهاتەی نەوت لە هەرێمی کوردستان چۆنە؟ ئایا دۆزینەوە و دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان ئاسانە یاخود ناوەکو هەندێک وڵات دەرهێنانەکەی قورسە و پێویستی بە تێچووی زۆرە بێت؟ طبعاً هەرێمی کوردستان کراوە بە 56 بلۆکی نەوتی، یعنی گەڕان و پشکنین و ئەمانە هەمووی تەواو بووە. یعنی ئیسا هەم لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان هەم زۆربەی زۆری کۆمپانیاکان لەلایەنە لە هەر کێڵگەیەک یاخود هەر بیرە نەوتێکی هەرێمی کوردستان چەندێک نەوتی تێدایە و توانای قدرەتی ژێرخانی ئەو بیرە نەوتیە چەندێکە و تا چەندێک ساڵ ئەتوانرێت نەوتی لێ دەربێنرێ. ئەمانە هەمووی بەداتا هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیش لەلایەتی. بەڵام وەکەوەی کە ئێمە وتمان بە نازانستی ئەم نەوتە دەرێنداوە خۆشبەختانە لە بڕیارەکەیدا ئەوە هاتووە لە ماوەی ئەم 6 ڕۆژەدا ئەم لیژنەیە هەڵسەنگاندن دەکات کە لیژنەیەکی گشتگیرە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق وەروە لایەنی سێەم لایەنی هەڵی دەسەنگێنێت. ئێستا خەریکن باسی ئەکەن 6 ڕۆژ دیاری کراوە بۆی کۆمپانیایەکی بیانی تێچووی دەرهێنانی نەوتی هەرێم دیاری بکات. بەڕای ئێوە بە 6 ڕۆژ ئەم کارە جێبەجێ ئەکرێت و ئایا پێتان وایە 16 دۆلارەکە نرخێکی گونجاو بێت و هەر ئەو 16 دۆلارە تەواو بەجێگیری بمێنێتەوە؟ طبعاً حکوومەتی عێراقی لەبەرەوەی عقودەکانی عقودی خەدەمیە وەکو هەرێمی کوردستان نییە، عقودی مشتەرەکەی عەقدی هاوبەشە لە هەرێمی کوردستان، جۆری پرۆسەکە جیاوازە و بۆیە ئەم لیژنەی مختصن لە هەڵسەنگاندنی ئەم بابەتەدا. جا ئەو لیژنەیە بۆی هەیە کێڵگەیەک لە بۆ نمونە لە عەربەتە یاخود بڵێن لە بازیانە یا لە هەر ناوچەیەکە ئەم کێڵگەیە بڕی دەرهێنان و تێچوونی کۆمپانیاکە 20 دۆلار بێ. بەڵام کێڵگەیەک بڵێن یان بڵێن شیوا شۆک دەرهێنانی 10 دۆلاری بەر بکەوێت. بۆیە دێن بە معدەلی کۆی کێڵگەکانی هەرێمی کوردستان بە معدەلی بە هاوبەشی چەندێکی بەرەکەوێت تهدید دەکرێت. ئایا 16 دۆلارەکە زیاتەیە یاخود کەمترە؟ هەر تەنها هەڵسەنگاندنی تێچوونەکان نییە، هەڵسەنگاندنی توانای بەرەمێنانیشە. ڕاستە لە بوجەدا 400,000 بەرمیلی ڕۆژانە بەسەر هەرێمی کوردستاندا سەکەندراوە. زۆر بە کورتی وەکو دوایین پرسیار جەنابتان وەکو شارەزایەکی نەوت و غاز ڕێیتان چێ لەسەر ئەم 16 دۆلارە؟ پێتان وایە گونجاوە یاخود نا ئەبێ پێداچوونەوەی پیا بکرێت؟ زۆر بە کورتی سپاسدانەکە.
ناڵم پێداچوونەوەکە بە تاکی دقیقتر و ورترە چکە کێڵگە هەیە ئێستا چۆتە پرۆسی ینی پرۆسی بەرەمێنانەکەی جیاوازە بیرمان نەچێت لە 2010 تا گرێبەستەکەی لەگەڵاکرا بۆ ماوەی 20 ساڵە یعنی ئێستا 3 ساڵ ماوە گرێبەست لەگەڵ ئەم کۆمپانیایانەدا واتە ئاستی پرۆسەکە گەشت خەریکە دەگاتە کۆتایی لە عقودی مشتەرەکە دەبێتەوە عقودی خەدەمی وەکو عێراقی لێدێ بۆیە هەڵسەنگاندن دەکرێت وەکوتم ئەم کێڵگەیە پێویستەکە لە سەرەتایەتی پێویستەکە 20 دلاری پێ بدرێت بەڵام کێڵگەیەکی دیکە و کەشتۆتە کۆتایی پێویستەکە 5 دلاری بدرێت لەبەرەوە لەو کاتەیە هەڵدەسەنگێرێ و ئارام قادر شارەزای نەوت و غاز زۆر سپاس کە لە هەڵەبجەوە لەگەڵمان بوون زانیاریەکی زۆر باشمان وەرگرت.